من لە هەولێرەوە میوانێکی بەڕێزم لەگەڵ دەبێت سەبارەت بە ئەم ڕووداوانە قسەی لەگەڵ دەکەم چی دەگوزارێت لە پشت پەردەوە ئایا ئەم گەمە سیاسیانەی کە لە گۆڕەپانی سیاسی عێراقدا ئێستا ڕوودەدەن دەستی دەرەکی لە پشتایە ئەم کێشە ناوخۆیە و ململانێ ناوخۆیان وای کردووە کە عێراق بەم دۆخەی ئێستا بگات ڕێگە چارەکان چین و سناریۆکانی بەردەم حکوومەتی داهاتووی عێراق دەتوانن کامیان بچنە بواری جێبەجێکردنەوە. بەڕێز دکتۆر بەشیر حەداد جێگری پێشووی سەرۆکی پەرلەمانی عێراق لە هەولێرەوە لەگەڵم دەبێت پرسیارەکان ماراستی بەڕێز زیاد دەکەم. دکتۆر بەشیر ئەم کاتت باش لە ماوەی 48 کاتژمێری ڕابردوودا ململانێکی توندی چەکداریمان لە عێراق بینی لە نێوان لایەنگرانی ڕەوتی سەدر و چوارچەوەی هەماهەنگی شیعەکان سەدر دوای کشانەوەی لە کای سیاسی هاتەوە گۆڕەپانەکە پێتان وایە ئێستا ئیتر چی ڕوودەدات؟ بەناوی خۆی گەورە میهرەبان سڵاو لە جەنابتان سڵاو لە بینەرانی کەناڵی کوردستان 24. بەڕاستی ئەم ڕووداوانەی چەند ڕۆژی دوایی کە لە عێراق بە شێوەیەکی گشتی لە بەغدا بە شێوەیەکی تایبەت ڕوویدا ئاڵۆزیەکانی زۆر بەرەو پێش برد و تونتر کردەوە بە شێوەیەکی ئاوا کە مەترسی خستە و دڵڕاوچەی خستە دڵی هەموو تاکێکی ئەم وڵاتە و لایەنە سیاسیەکان زۆر پەشخۆکان و ئیتر یعنی هەتا وازەنیان کرد کە کارەکە لە کۆنتڕۆڵ دەرچووە چی بکەن بۆ ئەوەی کە کۆنتڕۆلی بار و دۆخەکە بکەن. بەڵام دیارە ئەم بڕیارەیان ئەم وتارەی بەڕێز موقتەدا سەدر کە دوێنێدای ئەم وتارە کورتەی کە نزیکەی 6-7 دقیقە بوو بەڵام توانی ئەم ئاگرە بکوژێنێتەوە و ئەم فتنە گەورەیە کە خەریک بوو عێراق هەمووی بسووتێنێ و پرۆسی سیاسی بە شێوەیەکی گشتی بەلاڕێدا بە توانی ئەم ئاگرە بکوژێنێتەوە و ئەم شەڕە شیعەیی کە دەستی پێکرد توانی کە نەهێشت بەردەوام بی. ئەمە بەڕاستی بارودۆخێکە دەبێت بزانین عێراق ئەم بارودۆخانەی لێ غەریب نییە لە 2023 تاکو ئێستا ئەو حکوومەتانی کە پێک هێنراون هیچ حکوومەتێک بە شێوازێکی ئاسایی و ڕێکوپێک و لە کاتی خۆیدا پێک نهاتەوە ئیلا هەندێک چەشمەچێشی تیابووە و هەندێک توندی تیابووە و لە کات و وادەی خۆی دواکەوتووە اینجا لە پاشان بە بەڕێکەوتنی بەناو بژیوانی لایەنێک لەلایەنەکان بە تایبەتی کورد توانراوە حکوومەتەکان پێک بێن. ئەم جارە سەدر وەکو براوەی یەکەمی شیعەکان هاوپەیمانێکی دروست کرد لەگەڵ براوەی هەڵبژاردنەکە واتە لە ناو شیعان براوەی یەکەم سەدر بوو لە ناو سونەکان براوەی یەکەم حەلبوسی بوو و لە ناو کوردان براوەی یەکەم پارتی بوو. پارتی و حەلبوسی و سەدر توانیان ئەم هاوپەیمانێ سێ قۆڵێ دروست بکەن بە نیازی ئەوەی ئەم سیستەمە سیاسیە کە لە 2023 تاکو ئێستا لە عێراقدا پەیڕەو دەکرێت وەکو سیستەمی تەوافقێکی نیشتیمانی ئەوان بیگۆڕن بە سیستەمی زۆرینەیەکی نیشتیمانی بە مەبەستی ئەوەی ئەم خراپە و خراپەکاری و گەندەڵیە و ئەم ناڕۆچی کە لە وڵاتدا هەیە بیگۆڕن لەسەر سکەیکی ڕاست دایبنێن. بەڵام دیارە بەرەکەی دیکە بەرەی بەرامبەریان کە بەرەی چوارچێوە هەمانجی و مەجالی ئەوەی نەدا مەودای نەدا بە دروستکردنی سەیەکی پەخەر نەیهێش نزیکەی دەمانگ ئەم حکوومەتە بەو شێوەیە پێک بێ. بۆیە سەدر ناچار بوو کە بەخۆی و بە 73 ئەندا پەرلەمانیەوە لە پەرلەمان بکشێتەوە و لە دوایدا بۆ خۆشی لە کای سیاسی بکشێتەوە. کشانەوەی سەدر لە کای سیاسیدا زیاتر وای کرد کە ئەم خۆپیشاندانانەی کە ئەو فەرمانی پێکرد بوو زیاتر گەرم و گوڕ بێ زیاتر تینێکیدا بە خۆپیشاندانەکان. خۆپیشاندانەکان پێشتر کۆنتڕۆلێکە بوو کۆنتڕۆلی دەکردن کە هەم بۆ خۆی سەدر و هەم ئەو لیژنە تەنسیقی کە داینابوو بۆ خۆپیشاندانەکان. بەڵام دوای ئەوەی کە ئەم لیژنەکە نەما و هەم بۆ خۆشی خۆی کشاندەوە ئەم خۆپیشاندەرانە ئاوا ماون وەکو بڵێ بەبێ کۆنتڕۆل بۆیە تەماشا دەکەین لە ماوەی 24 کاتژمێردا و کەمتر لە 24 کاتژمێردا توندوتیژی زۆر لێکەوتەوە چەک بەکار هات و لانی چەکداری هەردوو لە هاتنە ساحەکەەوە و نزیکەی 30 کەس کوژران و زیاتر لە 250 کەس بریندار بوون. ئەمە بەڕاستی ئاماژەیەکی مەترسیدار بوو. ئەگەر سەدر بۆ خۆی
ئەم بەیاننامەی دوێنێ نەخوێنباوە و داوای ڕاگرتنی ئەم خۆپیشاندان تونند و تیژەی نەکردبایە ئێستا ینی بارودۆخەکە بە شێوەیەکی زۆر خراپ بڵاو دەبوو ئاگر هەموو عێراقی دەگرتەوە بۆیە ئێستا لە دوای ئەم بەیاننامەی سەدر وا چاوەڕوان دەکرێت کە هاوچێشەیەکی سیاسی نوێ لە عێراقدا دروست بێ ئیترەوە چاوەڕوان دەکەین بزانیندا خۆلانە سیاسەکان لەسەر چڕک دەکەون و ئایا دادگای فیدرالی چ بڕیارێک دەدا سەبارەت زۆر باشە دکتۆر بەشیر من ئێستا ئاماژەم باسی سناریۆ کرد کە بۆ پێکەنانی حکوومەتی عێراق ئەمە سناریۆی بەهێزن کە باسی لێوە دەکرێت ئایا سەدر و چوارچێوەی هەماهەنگی ئامادەی وتوێژ دەبن کە یەکێک لە بابەتەکانە دووەم ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە و هەڵوەشانەوەی پەرلەمان یا دانیشتنی پەرلەمان و هەڵبژاردننی سەر و کۆمار ئەمانە کامەی نزیکترن لە ئێستادا کە بەڕێوە بچێت دەتوان بڵێم هەر سێکی بەیەکەوە بەستراوەتەوە هەر سێکی جێبەجێ دەکرێت لە یەک پاکێجرەیەک بڕیاردە بڕیارەکەش ئەوەیە کە یان پەرلەمان بۆ خۆی دابنیشێ و بڕیار بدا لە دوای ئەوەی کە هەندێک هەموارکردنی یاساکان هەیە دەیکات چونکە دادگای فیدرالی داوای کردووە وەکو هەموارکردنی یاسای هەڵبژاردنەکان و گۆڕینی و نوێکردنەوەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و هەروەها یاسای پارتە سیاسەکان ئەمانە هەموار دەکرێتەوە اینجا پەرلەمان خۆی هەڵبۆشێنتەوە بەپێی ئەو میکانیزمی کە دەستور بۆی داناوە ئەمە ڕێگار یانیش ئەوەیە دادگای فیدرالی بڕیار بدا کە بە شێوازێک لە شێوازەکان بە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ بە هەڵوەشانەوەی پەرلەمان ئەویش بەپێی چەند با بڵێن بنەمایەک یەک لەو بنەمایانە بۆ نمونە بڵێن ئێمە دادگای فیدرالی مەسەلەن دەڵێ من لە 2022 هەندێک بڕیاری دەرکرد دەرگای فیدرالی یەک لەو بڕیارانە ئەوە بوو کە پێویستە لەسەر پەرلەمان پابند بێ بە ماوە دەستوریەکان بە تەوقیتاتی دەستوری لە هەڵبژاردننی حکوومەت وە سەر و کۆماردا بۆیە کە پەرلەمان پابند نەبوو تا ئێستا بە مودە دەستوریەکان لەسەر ئەم بنەمایە دەرگای فیدرالی دەتوانێت پەرلەمان هەڵبۆشێتەوە یانیش ئەوەیە کە بڵێ یاسای هەڵبژاردن ئەوەی کە هەڵبژاردننی ساڵی 2020 لەسەر ئەنجامدرا ئەم یاسایە کە موکوڕیتیایە محکەمەی فیدرالی بۆ خۆی تاعنی لە چەند مادەیەکدا و داوای کرد کە پەرلەمانی تازە بیگۆڕێ ئەو مادانە وەکو بازنەی هەڵبژاردنەکان و هەروەها ژمارنی دەنگەکان بەدەستیان بە ئەلکترۆنی ئەمانە پێویستیان بە گۆڕین هەیە بۆیە دەتوانێت بڵێ لەبەر ئەوەی خەلەل لە یاساکەدا هەبووە کەواتە هەڵبژاردنەکە تەواو نەبووە و باتڵ بووە دەبێت ئەم پەرلەمانە هەڵبۆشێتەوە سێهەم دەکرێت بڵێن هەڵبژاردننی پێشوەختە ئەم زاراوەی هەڵبژاردننی پێشوەختە نە لە دەستوردا هەیە نە لە یاساکاندا هەیە بۆیە لە کوێتان هێنا ئێوە هەڵبژاردننی پێشوەختە بۆیە ئەم هەڵبژاردننی پێشوەختە ئەگەر دەرگای فیدرالی بڕیار بدا کە ئەمە هەژمار ناکرێت بە هەڵبژاردنێکی تەواو بەڵکو ئەم هەڵبژاردنە 2021 دەتوانین بکەینە تەواوکردنی خولی چوارەم یعنی ئەو خولی ئێستای پەرلەمانی عێراق نابێتە خولی پێنجەم دەبێتە تەواوکەری خولی چوارەم بۆیە لە مانجی نۆ دەکرێت خولی چوارەم تەواو بێ و پەرلەمان هەڵبۆشێتەوە بەم سێ ڕێگا لە یەکێک لەم سێ ڕێگایانە دەتوانێت دادگای فیدرالی بڕیاری لەسەر بدا کە بڕیاری لەسەردا کە پەرلەمان خۆی هەڵوەشاندەوە ئەو کات داوا دەکرێت کەوا ئەم حکوومەتە بەردەوام بێ یان پەرلەمان بۆ خۆی پێش خۆ هەڵوەشاندنەوەی بڕیار دەدا بە بەردەوامبوونی ئەم حکوومەتەی کازمی تا ماوەی چەند مانجێک بۆ ئەوەی زەمینە سازی بکە بۆ هەڵبژاردننی داهاتوو و من پێم وایە ئەمە سەلامەتترە و ئەمە چاکترە بۆ ئەوەی کە حکوومەتەکەی کازمی بەردەوام بێ هەم ماوە زۆر ناخایەنێ و هەم دیسان با بڵێن کێشەی سیاسی تێدا ناکەوێتەوە ئەم حکوومەتە بەڕیان حکوومەتەکە دەڕۆ حکوومەتێکی دیکەی کاتی پێک دێنرێ بۆ هەڵبژاردنەکان اینجا هەڵبژاردنێکی دیکە دەست پێ دەکات باشە دکتۆر بەشیر باس سەبارەت بە جەنابتان پێدا دەکرێت لە یەک پاجێدا جێبەجێ بکرێت بەڵێ دکتۆر بەشیر با لەبارەی ڕۆڵی کورد و هەڵوێستەکانی کورد لە بەڕێزت بپرسم بەرپرسێکی پێشووی وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەیڤید شنکەر ئاماژەی بەوە کردووە پێویست بوو کە کورد لەبەرەی موقتەدا سەدردا بمێنێتەوە لەو هاوپەیمانەتیە ئەمە وای کرد کە کورد لە دەرفەتێکی مێژووی لەگەڵ موقتەدا سەدر بێبەش ببێت ناکۆکی نێوان پارتە کوردیەکان ئەمێ بزانم ئەم بۆچوونیەوە سەبارەت بە موتەیە چییە؟ نەمن پێم وانییە دەبێ وابێ یان لەبەرەوەی کورد بە خۆ کێشەیەکی هەیە کورد قەزیەیەکی هەیە
کورد ئەم قەزەیە هەیە قەزەیەکی نەتەوایەتی خۆی هەیە ئەم قەزەیە چێ تەبەنی بکە و چێ زەمانەتی ئەوە بکە کە ئەم مافەمان بۆ دابین دەکا ئەم قەزەیەمان بۆ جێبەجێکە کورد لەگەڵ ئەو دەبێت تەواو هەموو داوای کورد ئەوەیە کەوا ئەم قەزەیە داواکاری ئێمە مافی دەستوری ئێمە لە چوارچێوەی دەستوری عێراقدا بە شێوەیەکی ڕێکوپێک جێبەجێ بکرێ و کورد وەکو پێکهاتەیەکی سەرەکی لە عێراقدا پێویستە بەشداری حەقیقی بێ لە حکومڕانی عێراقدا ئەمە داواکاری کوردە چێ ئەمە جێبەجێ بکە لەگەڵ ئەو دەبێ بۆیە ناکرێ بڵێن وەڵا کورد دەبێ هەر لەگەڵ سەدر مابایە یان لەگەڵ چوارچێوەی هەمانجی مابایە ئەستە نەگەر بڕیار وابێ کورد لەگەڵ لایەنێک بێ نابێ کورد بێتە دوو بەش هەر بەشێکی لەلایەک بێ نا ئەمە کورد لاواز دەکاوە دەستکەوتەکانیش دەدەزدا من پێم وایە ئەم جارە ئێستا ینی هەلێکی زۆر گرنگ و گەورە بۆ کورد هاتوتە پێش کە بتوانێت ئەو کوڕیانەی کە پێشتر ئەنجامیدا ئێستا چاچی بکاتەوە ئێستا پێویستە کورد بە هیچ شێوەیەک بە دوو بەش بەشدار نەبێ لەسەر دوو بەرەی شیعەدا نەخێر بە یەک هەنگاو بۆیە یەکخستنی گوتاری کورد ئەمڕۆ زۆر پێویستە ئەم بۆ نێوماڵی کورد پێویستی بە ڕێخستنەوە هەیە ڕێخستنەوەی گوتار ڕێخستنەوەی هەڵوێستەکان هەڵوێستی کورد هەڵوێستی لایەنە سیاسەکان یەک بخرێتەوە بە یەک پاکێج بە یەک بەرنامە بە یەک میکانیزم و بە یەک پرۆگرامی سیاسی بچنە بەغدا بۆ ئەوەی بتوانن مامەڵە لەگەڵ بەغدا بکەن و لەم پێش هاتەی چەند ڕۆژەی ڕابردوشدا بەڕاستی ینی دەبوایە لایەنە سیاسەکانی کورد زۆر بەگەرمی ئەو بابەتیان وەربگرت بە کە لە بەغدا ڕوویداوە و کۆبوونەوەیان بکرد بە هەر ڕۆژی دووشەم دەبووە بەلای کەمیان ڕۆژی سێشەم دەبووە لە سەرۆکاتی هەرێم هەموو لایەنە سیاسەکان کۆبوونەوە و ژوورێکی عملیات لە کوردستان دروست بکرابایەکە ئەگەر ئەم ڕووداوانەی بەغدا پەرێسەن ئێمە چی بکەین چونچی بمانەوێ نەمانەوێ هەر ڕووداوێکی نەخوازرا و خراپ کە لە عێراق ڕوودەدا پڕیشتی خراپەی دەگات هەرێمی کوردستان زەرمەندی یەکەم لە عێراقدا هەرێمی کوردستان دەبێت بۆیە پێویستە لایەنە سیاسەکان دابنیشتبان لایەنە سیاسەکان کۆ ببابانەوە بە تایبەتی چێتی و پارتی لەگەڵ هەموو لایەنەکانی دیکە و لەگەڵ سەرۆک کۆمار لەسەر خەتبان لەگەڵ تیمی حکوومەت تیمی کوردی لە حکوومەتی عێراقی تیمی کوردی لە پەرلەمانی عێراقی لەسەر خەتبان ئەمانە بۆ ئەوەی چ بکرێ و هەنگاو بە هەنگاو ئەوەی کە لە بەغدا ڕوودەدا لێرەشەوە بڕیاری لەسەر بدرابایە بە مەبەستی دووشت یەکەم بۆ ئەوەی کە ئەم دەستکەوتانی خۆمان بپارێزین و هەوڵ بدەین کەمترین زیان لە پرشی ئەو ئاگرەی بەغدا بەبەر هەرێم بکەوێ ئەمە یەک دووهەم شتی گرنگتر ئەوەیە کە ئێمە وەکو هەرێمی کوردستان بتوانین خەڵکی خۆمان لە ناوچە دابڕێنراوەکە لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم بپارێزین ئەم کوردانەی ئەوێ تەنها لە خانەقی نزیکەی 40 گوند لەم دوایانەدا بە عەرەب کراون دەوروبەری کەرکووک لە پەلکانە لە سەرگەڕان لە دبس لە کوێنانە کوردەکانی وێ هەموو لە مەترسی و لە دڵە ڕاوچێدان بۆیە ئێمە وەکو هەرێمی کوردستان چۆن دەمانەوێ لە هەڵبژاردنەکاندا کوردی ئەوێ دەنگ بە ئێمە بدەن یان لە ڕیفراندۆمدا کوردی ئەو ناوچانە دەنگ بە ئێمە بدەن لە کاتێکدا لە کاتێکی ئاوادا کورد یان هەرێمی کوردستان نەتوانێت پارێزگاری لە ئەوان بکە بۆیە هەم لەبەر ئەوەی کە ڕێگە بگرێ لە زیانگەیاندن بە کوردستان هەم لە بۆ پاراستنی ئەوان پێویست بوو لایەنە سیاسەکانی کورد بەڕاستی کۆبوونەوەی چڕوپڕیان بکردبایە و ئامادەبان بۆ هەموو ئەگەرێکە لە عێراق ڕوودەدا بۆ من دەڵێم ئەوەی کە لەسەر کورد ئەمڕۆ پێویستە لە سەرێمی کوردستان هەم بۆ پاراستی قەوارەی هەرێمی کوردستان بۆ پاراستی دەستکەوتەکان بۆ کەمکردنەوەی زەرەر و زیان و پرشی ئاگری بەغدا و بۆ پاراستنی خەڵکی خۆمان لە ناوچە دابڕێنراوەکان پێویستە لەسەر هێڵبین و کۆبوونەوەی بەردەوام لە نێوان لایەنە سیاسەکان یەک هەڵوێستی دروست بێ و بەرژەوەندی سیاسی و حزبی خۆیان وەلا بنێن بۆ بەرژەوەندی هەرێم و بەرژەوەندی هەموو میلەتەکە. بەڵێ بەڕێز دکتۆر بەشیر حەداد جێگری پێشووی سەرۆکی پەرلەمانی عێراق زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس سپاس بۆ ئێوەش.